چەند مانگێکە موچەم وەرنەگرتووە. ئەمە ئەو قسەیە کە ساڵانێکە کەوتووەتە سەرزاری فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان و حکوومەتی ماوە بەسەرچووش بێباکانە لە دۆخی هاوڵاتیان و کاسبکاران هێشتا پێداگرە لە سیاسەتە هەڵەکانی و ئامادە نییە کار ئاسانی بۆ وەزارەتی دارایی فیدراڵ بکات تا لانیکە موچەی موچەخۆران لە کاتی خۆیدا دابین بکرێت. تەنانەت هەر جارە و لیستی موچە بە کۆمەڵێک گرفتی تازەوە ڕەوانەی بەغداد دەکەن و بەغدادیش بۆ بەتاڵکردنەوەی سیحرەکەیان ماوەی چەند ڕۆژێکی پێدەچێت. حکوومەتی عێراق دوای ئەوەی بە 2 گوژمە زیاتر لە تریلیۆنێک دیناری بۆ موچەی مانگی نۆی فەرمانبەران و خانەنشینان ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو دەڵێت 305 ملیار دینار کورتهێنان هەیە و ئامادە نییە لیستی موچەی مانگی نۆ بڵاو بکاتەوە. چاودێران پێیان وایە ئەم هەنگاوەی حکوومەتی ماوە بەسەرچوو کابینە شکست خواردووەکەی بە تەواوی بە بارمتەگرتنی موچەی هاوڵاتیانە و پاساوی کورتهێنانیش قبوڵ نەکراوە. بەو پێیەی دەتوانێت لە پارەی جاهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان بڕی کورتهێنان پڕ بکاتەوە و موچەخۆران چی دیکە چاوەڕوانی هاتوچۆی شاندەکانی نێوان هەولێر و بەغداد و دانوستانەکان نەبن. لە ماوەی نۆمانگی ڕابردوودا جگە لەو پارەیەی کە بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان ڕەوانەی هەژماری وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو کراوە، هەرێم بەجان پێدانانی خۆی زیاتر لە 3 تریلیۆن دیناری لە ڕێگەی داهاتی گومرگ و باج و کارەبا و هاتوچۆ و تۆماری خانوبەرە و جاهاتە ناوخۆیەکانی دیکەوە دەست کەوتووە. ئەمە جگە لەو پارەی لە فرۆشتنی سەدان هەزار بەرمیل نەوتی قاچاخەوە بە تەنکەر و دەستی خستووە کە جگە لە دەستەبژێرێکی نێو بنەماڵەکان نەبێت کەس نازانێت ئەو داهاتە دەچێتە کوێ لە نوێترین هەنگاویشیاندا بۆ ڕێگریکردن لە دزەکردنی زانیاریەکانی بە قاچاغبردنەکە کاری شۆفێرانیان سنووردار کردووە. حکوومەتە ماوە بەسەرچووەکە بەمەبەست دۆسیەی موچە یەکلا ناکاتەوە و دەیەوێت لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی هەڵبژاردندا پارەی داهاتی ناوخۆ لە موچەدا خەرج بکەن و بەو ڕێگەیە جارێکی دیکە خۆڵ بکەنەوە چاوی هاوڵاتیان و وەک بانگەشەیەک بۆ کابینە شکست خواردووەکە بەکاری بهێنن. بەڵام هاوڵاتیان لەوە تێگەیشتون کە نابێت بانگەشە نادروستەکانی دەسەڵاتدارانی سێدەیەی ڕابردووی هەرێم لەم مانگەدا کاریان لێ بکات و جارێکی دیکە متمانەیان پێ نادەنەوە، بەڵکو لە ڕۆژی 20 تشرینی یەکەمدا بە گوڕوتینێکی تایبەتەوە ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن و نەهامەتیەکانی سێدەیەی ڕابردوو بە تایبەت 5 ساڵی ڕابردوو کە لەلایەن کابینەی نۆیەمەوە بەسەریان هاتووە بەبیر دەهێننەوە و بە دەنگەکانیان بۆ هەمیشە پارتی و یەکێتی لە ستەمکردن ڕادەگرن.